تەقینەوەکەی دیمەشق لە گەڕێکی کە فرسوسا ڕوویدا کە زۆرێک لە دامەزراوە ئاسایشەکانی حکوومەتی سووریا لەوێن. ڕێکخراوی سووریایی بۆ چاودێری مافەکانی مرۆڤ ڕادەگەیەنێت ئەم تەقینەوەی درنگانێکی ڕۆژی دووشەمە لە نزیک خوێندنگایەکی ئێرانی ڕوویدا و زیانی زۆری لێکەوتەوە، بەڵام وردەکاری لەسەر زیانەکان بڵاو نەکردوتەوە. پاش شەڕوپێکدادانی نێوان هێزەکانی سەر بە حکوومەت و لایەنەکانی سەرهەڵداوان لە حەلەب، فڕۆکە جەنگیەکان هێرشیان کردە سەر ناوچەکانی دانیشتوان لە گەڕەکی بەنی زەید و کەمپی حەندەرات لە باکووری حەلەب. لە هەمان کاتیشدا چەند موشکێک لەلایەن سەرهەڵداوەکانەوە گیرایە ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەت لە شارەکە. خۆبەخشە سیڤیلەکان، بریندارەکان و تەرمەکان لەژێر داروپەردووی باڵەخانەدا ڕماوەکان بەهۆی هێرشە ئاسمانیەکان دەردەکەن. خەڵک بە تووڕێیەوە ناڕزایی بەرامبەر بەم ڕەفتارانەی ڕژێمی سووریا دەردەبڕن. ئەو کەسێک کە بەشاری دەوێت ئەمە بەشارە، ئەو سەگانەی پشتیوانی بەشار دەکەن وەرن سەیری ئێرە بکەن، بزانە بەشار و ئەوانە چی دەکەن، بزانن چ ماڵوێرانیەکە، ئەم وێرانیە نابینن، ئەمەیە ئیشەکانی بەشار. فڕۆکە جەنگیەکانی حکوومەت ڕۆژی یەکشەمەش هێرشیان کردە سەر بەلایەنی کەم 5 بنکەی تەندروستی لە باکووری حەلەب. چالاکوانان دەڵێن هێرشە ئاسمانیەکە لە شەوی یەکشەمە ڕوویدا و هەتا پاش کاتژمێر 12 شەو بەردەوام بوو، بەلایەنی کەم 5 کەس کوژران لە ناویاندا منداڵێکی ساواش. هێزە کوردیەکانیش خاڵی پشکنینیان لەسەر شەقامەکانی دەوروبەری شارۆچکەی منبج داناوە بە مەبەستی گەڕانی ئۆتۆمبیلەکان تاوەکو دڵنیا بن لە پاراستنی گوندەکانی دەوروبەر. ئەرکی ئاسایش لێرە چاودێریکردنی گوندەکان و ڕێگاوبانەکانە و هەروەهاش دانانی بربەستی تایبەتە بۆ ئەوەی بتوانرێت ئەرکەکە بە تەواوی جێبەجێ بکرێت. تا ئێستاش توانراوە چەند خانەیەکی نێنی تیرۆریستان ئاشکرا بکرێن. هێزەکانی سووریای دیموکرات کە ئەمریکا پشتیوانیان لێ دەکات لە 80 زیاتری منبجیان لەدەستدایە و لە ڕۆژی دووشەمە جارێکی تر دووپاتیان کردەوە. توندڕەوەکان دەتوانن شارەکە چۆڵ بکەن بەبێ ئەوەی هێرش بکرێتە سەریان. لە واشنگتن وەزیری بەرگری ئەمریکا ئاشتن کارتر دەڵێت هەر هاوکاریەکی لەشکری نێوان ئەمریکا و رووسیا بۆ هێرشکردنە سەر ئامانجەکانی سووریا شتێک نییە متمانی پێ بکرێت. بێگومان ئەوان هەر پشتیوانیان لە ڕژێم کردووە، ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە شەڕی ناوخۆ درێژە بکێشێت. ئێمە هیوادار بوون ببێتە هەندانێکی سیاسی کە کۆتایی بەو جەنگە ناوخۆیە بێنێت کە سەرەتای هەموو توندوتیژیەکان بوو لە سووریا و شەڕی دژ بە توندڕەوان بکرێت لە بریمیان ڕەوان. ئەمانە هەمووی بەشێک بوون لەو پرۆسەیە. ئەمەش ئەوەیە کە جۆن کێری هێشتا هەوڵی بۆ دەدات. وەزیری دەرەوەی ئەمریکا جۆن کێری هەوڵی هاوکاری زیاتر دەدات لە نێوان ئەمریکا و رووسیا بۆ شەڕکردن دژ بە توندڕەوان لە سووریادا. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.